بابەتێکی زۆر گرنگە پەیوەندیدارە بە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستانیشەوە. من گفتوگۆیان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز عەبدولخالق تەلعەت نوێنەری وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ لە ئۆپەراسیۆن هاوبەشەکان. کاک عەبدولخالق زۆر بەخێر بیت. ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتووە. ئێستا وڵاتانی وەکو ئیمارات وەکو سعودیا دەیانەوێت کە هێزەکانی ئەمریکا لە وڵاتەکەیان بمێننەوە. خێرە عێراق هێندە ڕژدە لەسەر چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانان لە وڵاتەکەی؟ بەڵێ زۆر سپاس بەتاکید، یعنی لە چەندین کۆبوونەوەی دوایین کە ئەنجام درراوە لەسەر بابەتی کشانەوە یان بەجێهێشتنی سوپای ئەمریکا لە عێراق، بەڵام تاکو ئێستا دەرەنجامێکی وای بەدەست نەهێناوە لە هەموو کۆبوونەوەکان لەبەرەوەی دەرچوونی ئەمریکا لە عێراق بەتاکید کارەساتێکی گەورە لە ناوچەکە و لە عێراقش دروست دەکات. کەواتە لە بەرژەوەندی عێراقیەکان نییە ئەگەر ئەمریکا بڕاتە دەرەوە. فەرماندە بەرزەکانی عێراق، فەرماندە گەورەکانی کە من لەگەڵیان ئاشنا بوومە و لە کۆبوونەوەکان بەشداری دەکەم، باز لەوە دەکەن سوپای عێراق تا ئەمڕۆ توانای ئەوەی نییە ئەگەر هەر دەست درێژیەک لە دەرەوەی سنووری عێراق بۆ سەر عێراق بکرێ بتوانن بە تەنها بەرپەچی دەنەوە، لەبەرەوەی عێراق لە ڕووی چەکەوە لە ڕووی ئیمکانیەتەوە لە هەموو ڕووەکانەوە کە موکڕێکی زگار زۆریە، بۆیە بە هیچ شێوەیەک لە ڕووی سیاسیەکە نەبێ خەڵکی سیاسی نەبێ بۆ بەرژەوەندی وڵاتانی دراوسێ نەبێ هیچ سەربازێکی سوپای عێراقی یان هیچ فەرماندەیەکی عێراق چاوەڕێەوە ناکە سوپای ئەمریکا لە عێراق بسە دەرەوە. کەواتە عێراق و عێراقیەکان دەبنە قوربانی خەڵکو و لایەنی دیکە، لایەنی دەرەکی؟ بەتاکید هەروە بووە، تا ئێستاش ئەوە بەردەوامە، بۆیە ئەو ڕووداوانەی کە ئەمڕۆ دوێنێ ڕووی داوە باری دۆخی ناوچەکە ئێزگار سەخت و دژوار و ئاگرین دەبیت. باشە کاک عەبدولخالق، ئەرکی هاوپەیمانان لە عێراق کۆتایی دێت، بەڵام وەک لە ڤیدیۆڵەکەش ئاماژەم پێکرد پەیوەندی دووقۆڵیەکان دروست دەبن و هەروەها ئێستاش یعنی جگە لە هێزەکانی ئەمریکا هێزی ئەڵمانیا لێرە هەیە، وڵاتانی دیکە لێرە هەیە. پێتان وایە کە دوای ئەمە پەیوەندی دووقۆڵی لە نێوان عێراق و ئەم وڵاتانە چی لێ سەوز دەبێت؟ بەرنامەکەی عێراق ئەوەیە کە تا کۆتایی ساڵی 2025 هەموو هێزەکانی هاوپەیمانان بە ئەمریکاشەوە لە عێراق بچێتە دەرەوە، بەڵام بارودۆخ و گرگرتنی ناوچەکە پێچەوانەی ئەو بیرڕایەیە ئەم بریارەی سیاسیانەی عێراقیەکانە کە تا ئێستا زۆر زەحمەت بووە و خۆتان دەزانن بڕیاردەری عێراق لە هەموو ڕووەکانەوە ئەمڕۆ هاوپەیمانان و ئەمریکانە. بارودۆخەکەش بە هیچ شێوەیەک لە داهاتوش ڕێگە نادا سوپای ئەمریکا عێراق بەجێ بێڵێ یان ئەوان عێراق بەجێ بێڵن. تەنها یەک قاعیدەی ئەمریکا لە عێراق ماوە، ئەویش لە سەربازگەی عین الئەسەدا وا بڕیارە ئەو سەربازەیەش تۆر بکەن هەموو ئەو هێزانەی کە مەزەندە دەکرێت کە چەند سەربازێکی لێبی چەند 600 تا 1000 سەربازی لێبی ئەوانش بگەڕێنەوە هەولێر و قاعدەی عین ئەسەد چۆل بکەن و بێن قاعدەی عین ئەسەد بێنە هەولێر و ئەو قاعدەیە لە هەولێر دابمەزرێن لە داهاتوو. باسی ئەوەت کرد پێم خۆشەوە پرسیارەت لێ بکەم، ینی ئەمە دەنگۆیە و ئێستش تۆ باسی دەکەی کە بەشێکی گرنگی ئەو هێزانەی ئەمریکا دێنە هەولێر، ئەمە بەڕێکەوتنیشە لەگەڵ عێراق. پێت وایە کە ئەمە لە ڕووی استراتیژیۆ چ گرنگیەکی بۆ هەرێمی کوردستان هەیە؟ زۆر گرنگە لە ڕووی پاراستنی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە وا پێویست دەکاتن بنکەی سەربازی ئەمریکا لە هەولێر پەرەی پێ بدرێ و زیاتر تاشەنە بکاتن لە هەموو ڕووەکانەوە، لەبەرەوەی دەڵێن دەبینی ینی دوێنێ وەزعێک بوو ئەمڕۆ بەنسبەت ئەمریکا و وەزعی منتەقە و بە لوبنان و فەڵەستین وانە وەزعیشی ترە، هەموو بابەتەکان بەیەکەوە بەستراوەتەوە. بۆیە ینی هاتنی قاعدەی عین ئەسەد بۆ هەولێر و دانانی وەکو قاعدەیەکی سەرەکی لە هەولێر گرنگێکی زۆر گەورەی هەیە. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەربازی ئەمریکا یان ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا وا بڕیاریاندا کە هەرێمی کوردستان پارێزراو دەبێتن و ئەوان ئامادەن ئەم هەرێمە
تا کۆتاییەکەی بیپارێزن و هەم بۆ بەرژەوەندی هەرێم هەم بۆ بەرژەوەندی ئەمریکا هەم بۆ بەرژین هەمولایەکمانەوەی هێزەکانی ئەمریکا وهێنانی قاعدەکانە بۆ هەولێر گرنگگەشت تایبەتێ بۆ هەرێمی کوردستان. زۆر سپاس بەڕێز عەبدولخالق تەلعەت نوێنەری وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ لە ئۆپراسیۆنەوە بەشەکان. زۆر سپاس.